بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی لاپەڕا 98 ڕاهێنانی ئاراستەکراو هەر یەک لەم هاوکێشانە شیکار بکە بە بەکارهێنانی ڕەگی دووجا. پرسیاری یەک زۆر ئاسانە، تەنیا ڕەگی دووجای هەردوو لای هاوکێشەکە وەردەگرین، واتە هەردوو لای دەخەینە ژێر ڕەگی دووجا. ڕەگی دووجای پیتی س تواندوو یەکسانە بە پیتی س، ڕەگی دووجای 36 یەکسانە بە 6. بەڵام لێرە پێویستە ئەو شەشە جارێک پۆزیتیڤ بی، جارێکیش نێگەتیڤ بی، یان ئەوها دەینووسین یان دەتوانین بنووسین سئی یەکەم شەشە، ئەوەی دووەم نێگەتیڤ شەشە. ئەوهاش دەتوانین بنووسین چونکە هاوکێشەی تواندوو هەمیشە دوو ڕەگی هەیە. پرسیاری دووەم، دوو س تواندوو یەکسانە بە 50. لێرە ناتوانین یەکسەر ڕەگی هەردوو لای وەرگرین لەبەر چ؟ چونکە پێویستە ئەو پیتەی هەمانە بە تەنیابی لە یەک لای، نابی هیچ ژمارەی لە تەنشت بی. کەواتە یەکەم جار هەردوو لای دابەشی دووی دەکەین، پیتی س تواندوو یەکسانە بە 25. ئەو جا ڕەگی دووجای لای چەپ و لای ڕاست وەردەگرین، پیتی س یەکسانە بە کۆ وەکەم 5. پرسیاری سێ، لێرە پێش هەموو شتێک پێویستە ئەو کەم نۆیەی بگوازینەوە لای دەستی چەپ، دەبیتە کۆ 9. هەنگاوی دووەم هەردوو لای هاوکێشەکە دابەشی چاری بکەین. ئێستا هەنگاوی سێم هەردوو لای هاوکێشەکە بخەینە ژێر ڕەگی دووجا. لە لای ڕاست چ مایەوە؟ کەوانەکە هەمووی مایەوە. لە لای چەپ پۆزیتیڤ و نێگەتیڤی دانێم و نۆیەکەی بە تەنیا بینمە دەرێ لە ژێر ڕەگی دووجا یەکسان دەبی بە 3، چارەکەش بە تەنیا دەینمە دەرێ لە ژێر ڕەگی دووجا یەکسانە بە 2. لێرە ئەوە تۆزێک زەحمەتە، زۆر کەس ڕەنگە ئەوەیان لەبیر بچی بنووسن، تەنیا پۆزیتیڤەکەی بنووسن، بەڵام یەکسەر دەبی هەردووچی بنووسین. ئەو جا ئێستا کە ئەو کەمیەکەی دەبینە لایەکەی دی چی لێ دێ؟ ئەوها س یەکسانە بە، دەبی هەردووچی بنووسینەوە و کۆ 1، چونکە لێرە کەمە کە دەچیتە لایەکەی دەبیتە کۆ 1. ئێستا چ دەکەین؟ جارێک ئەوها کە وەکو ئەوەی وایە ئەو کەمەی نەبینین، تەنیا 3 دابەش 2 کۆ 1 کۆی دەکەینەوە. جاری دووەم وەکو ئەوەی وایە ئەو کۆیەی نەبینین، کەم 3 دابەش 2 کۆ 1 چاچی دەکەین. تۆزێک ڕەنگە ئەوە زەحمەت بی، بەڵام ئیشەکە ئەو هایە. جارێک کەمەکەی وەردەگرین، جارێک کۆیەکەی وەردەگرین، چونکە دەبی 2 دانە ڕەگمان دەستکەوی لۆ ئەو هاوکێشەی. کەواتە جاری یەکەم ئەمن وەکو ئەوەی وایە ئەو کەمەی نەبینم، 3 دابەش 2 کۆی دەکەمەوە لەگەڵ 1، بزانم دەکات چەند؟ بێگومان دەکاتە 1 و 3 دابەش 2. ئەو یەکەی دەتوانم ئەوها بنووسم، هەتا ئاسان بی لۆم کۆکردنەوەکە، دەیکەمە 2 دابەش 2، چونکە 1 دەتوانم وەکو 3 دابەش 3، 4 دابەش 4، 1000 دابەش 1000 بینووسم، چونکە هەر دەکاتە 1 لەبەر چ دووم هەڵبژار، چونکە لێرە ژێرەکە 2. ئێستا لە کاتی کۆکردنەوەی دەکا 5 دابەش 2، 5 دابەش 2 یان ئەوها دەیهێڵمەوەیان دەنووسم 2.5. ئێستا نابی لە بیرم بچی ڕێگەکەی دیکە چ بوو؟ نێگەتیڤ 3 دابەش 2 لەگەڵ 1.
لێدەرکردنە 3/2 گەورەترە لە 1 کەواتە پیتی یەکسانە بە نێگەتیڤ. ئەو یەکەی دیسان دەنووسم وەکو 2/2 هەتا ئیشەکە ئاسان بی. ئەو جا لە کاتی لێدەرکردن ژێرەکە یەک ژێرەیە 3+2 کەمەکەی بێگومان دەبی بنووسم 3+2 یەکسانە بە 1 کەواتە ڕێگی دووەم دەکا نێگەتیڤ نیو، ڕێگی یەکەمیش کردیە ئەگەر ئەوها بنووسم 2/5 یان 2.5. بزانە بەخۆم کو دەمەوێت بینووسم. 2 ڕێگە ئەوە ڕێگی یەکەمە، ئەوەش ڕێگی دووەمە. دووەکە دەبی لە ژێرەوە بنووسێ، نابی ئەوها بنووسێ، ئەوە توانە، ئەوە جیاوازە. پرسیاری ژمارە 4 لێرە لە تەنیشت پیتەکەی ژمارە 2 هەیە، پێویست ناکە لەوێبی هەردوو لای هاوکێشەکەم دابەشی 2 دەکەم. پیتەکە بە تەنیا دەمێنێتەوە 15/7 2 جاران 7 14 1 دەمێنێتەوە 10/5. ئێستا ڕێگی هەردوو لای وەردەگرم. پیتەکە توانی 1 یەکسانە بە لێرە پۆزیتیڤ و نێگەتیڤ 75 چونکە 2 جایەکی تەواون یا پێویستە ئەمن لێرە بژمێری بەکاربینم بزانم دەکاتە چەند. هەموو کەسیش بژمێری هەیە دەتوانی بەکاربینی. پرسیاری 5 لێرە پێش هەموو شتێک ئەو کەم 25 دەبەمە لای چەپ دەکا کۆ 25. هەنگاوی دووەم هەردوو لای دابەشی 16 دەکەم چونکە ئەو 16 نابی لێرە هەبی. ئێستا هەنگاوی سێم ڕەنگە زۆر کەس هەڵەی بکە بچن ئەو کەوانەی بکەنەوە. ئەواز هەڵەکی گەورەیە چونکە ناتوانین شی کارکەین ئەگەر وامان کرد، چونکە لێرە زۆر ئامادە و حازرە یەکسەر ڕێگی دووجای هەردوو لای هاوکێشەکەی وەردەگرین، ڕێگی دووجای ئێرە و ڕێگی دووجای ئێرە. کەوانەکە 2 دانەیە لە ژێر ڕێگ 1 دانە دەمێنێتەوە، کەواتە تەنیا دەمێنێتەوە 1 دانە لەو کەوانەیە. یەکسانە بە لێرە یەکسەر دەبی بنووسم پۆزیتیڤ و نێگەتیڤ. 25 بەتەنێ بینمە دەرێ لە ژێر ڕێگ یەکسانە بە 5، 16 لە ژێر ڕێگ یەکسانە بە 4. ئەوجا ئێستا ئەو کەوانەیە هەبی نەبی لەولایە هیچ سوودەچی نییە، دەتوانم هەروە لای بم. ئێستا ئەو 1 لەسەر 4 زۆر باش نییە لە تەنیشت پیتەکەی هەبی، دەیگوازمەوە لای چەپ دەبیتە نێگەتیڤ. ئێستا چ دەکەم؟ جاری یەکەم وەکو ئەوی وایە ئەو نێگەتیڤەی نەبینم 5/4 کەم 1/4 یەکسانە بە چ؟ یەکسانە بە 5/4 کەم 1/4 یەکسانە بە 4/4 چونکە 5 کەم 1 4 و 4ش لە خوارەیە. 4/4 یەکسانە بە 1 تەواو، کەواتە یەکەم ڕێگ 1 تەواوە. ڕێگی دووەم چەندە؟ ڕێگی دووەم ئەو جارەی تەنیا نێگەتیڤەکەی وەردەگرم، ئەوها نێگەتیڤ 5/4 و نێگەتیڤ 1/4. چونکە هەردووچیان نێگەتیڤن کۆ دەکرێنەوە، هێمای نێگەتیڤیش دادەندرێ، واتە سەرەی کەرتەکان کۆ دەکرێتەوە 6/4. ئەوها نایهێڵمەوە چونکە کورتکردنەوە هەیە، لەسەر 2 دەبیتە 3/2. ئەوە ڕێگی دووەمە، یان ئەوها دەیهێڵمەوە یان دەنووسم 1.5 بزانە مامۆستایەکەت چ جۆرەکی پێ باشە. 2 ڕێگەکەمان دیتەوە، ڕێگی یەکەم کردیە ژمارە 1، ڕێگی دووەمیش کردیە کەم 3/2. پرسیاری 6 ئەو پیتە لە لای ڕاستە
و دابەش کرایە بەسەر ژمارە 3. ئەمن پێویستە هەردوو لای لێک دەم لەگەڵ ژمارە 3 هەتا پیتەکە بە تەنیا بمینێتەوە. 3 لێرە، 3 لێرە، 3 دابەش 3 1 ساتوان 2 یەکسانە بە 5 جاران 3 15 3 جاران 1 3 1 4. ئێستا هەردوو لای هاوکێشەکە دەخەمە ژێر ڕەگی دووجا. لێرە هەموو کەس دەتوانی بژمێری بەکاربینی لە ئەوەی بزانی ڕەگی دووجایی 45 چەندە. ئێستا هەریەک لەم هاوکێشانە شیکار بکە بە بەکارهێنانی سیفەتی لێکدانی سفری. لێکدانی سفری مانای چێواتە لەلایەک لە لایەکانی هاوکێشەکە سفر هەیە، هەمیشە دەبی سفر هەبی. کێشە لای چەپە لای ڕاستە، بەڵام بە زۆری لە لای چەپە. و لە لای ڕاست پێویستە هەمیشە دوو کەوانە هەبی. ئەگەر دوو کەوانە نەبوو ژمارەک یان پیتەک لێک درابی لەگەڵ یەک کەوانەی، هیچ نابی ئەو کۆیان کەم هەبی لە مابەینی ڕادەکان، دەبی ئەوانە شیتەڵ بکەین یەکەم جار بیکەینە کەوانە. بەڵام هەندێک جار کەوانەکان ئامادەیە، وەکو بۆ وێنە پرسیاری ژمارە 7 کە کەوانەکان هەبوون، چ دەکەین؟ کەوانە یەکەم بە تەنیا یەکسانی دەکەین لەگەڵ سفر بزانین س دەکات چەند، کە تەواو بووین کەوانەی دووەم بە تەنیا یەکسانی دەکەین لەگەڵ سفر بزانین دەکاتە چەند. ئێستا کەوانەی یەکەم وەردەگرین، پێویستیش ناکە ئەو کەوانەی بنووسینەوە هەربێ کەوانە ئەوها باشە. چ دەکەین؟ ئەو دوای دەبینە لای دەستی چەپ، کەواتە س یەکسانە بە نێگەتیڤ 2. ئەوە ڕەگی یەکەم. کەوانەی دووەم وەردەگرین، لێرەش هەر پێویست بە کەوانەکان ناکە، یەکسەر کەم هەشتەکەی دەبینە لای چەپ، س یەکسانە بە 8. تەواو هەردوو ڕەگەکە، ئەوە ڕەگی یەکەمە، ئەوەش ڕەگی دووەمە. پرسیاری ژمارە 8 دیسان دوو کەوانە هەیە، ئامادە و حازرە. کەوانەی یەکەم وەردەگرم، یەکسانی دەکەم بە سفر، پاشان ئەو کەم شەشەی دەبە مەلایەکەی دی، ڕەگی یەکەم یەکسانە بە 6. کەوانەی دووەم کە وەردەگرم، س کەم 5 یەکسانە بە سفر، دیسان کەم 5ەکەی دەبە مەلایەکەی دی، پیتی س یەکسانە بە 5. ئەوە ڕەگی یەکەم، ئەوەش ڕەگی دووەم. هیچ کێشە نییە ئەگەر ئەوە ڕەگی دووەم بی ئەوە ڕەگی یەکەم بی، ئەوە هیچ کێشە نییە. پرسیارینەوە بە هەمان شێوە، کەوانەی یەکەم یەکسان دەکەم بە سفر، دوایە کەوانەی دووەم یەکسان دەکەم بە سفر. لێرە باشتر وایە ئەمن پیتەکەی ببەمە لای چەپ نەک ژمارەکەی، چونکە پیتەکە نێگەتیڤە، کەمی لە پێشە، باشتر وایە بیگوازمەوە لایەکەی دی هەتا ببیتە پۆزیتیڤ. کەواتە کەم سەکەی دەگوازمەوە لە زیاتەوەی دووەکە، 2 یەکسانە بە پیتی س یان پیتی س یەکسانە بە 2، کەواتە ئەوە یەکەم ڕەگ. کەوانەی دووەم 3 کۆپیتی س یەکسانە بە 0، ئەوجا ئەو سێی دەگوازمەوە لایەکەی دی، پیتی س یەکسان دەبی بە نێگەتیڤ 3، ئەوەش ڕەگی دووەم. پرسیاری دا، لێرە تەمەشا دەکەم دوو ڕادەم هەیە، ئەوە زەحمەتە ئەمن بتوانم شیکارکەم بە لێکدانی سفری، دەبی ئەمن کەوانم هەبی. چ دەکەم؟ کۆڵکەی هاوبەش دەبینمەوە لە مابەینی ڕادەی یەکەم و دووەم کە پیتی س. لە ڕادەی یەکەم 2 دانە سئم هەیە، 1 دانا لە دەرەوەی کەوانەیە، 1 دانە مایتەوە لێرە، چونکە دابەشکردنە. کەمەکە هەروەکو خۆی دێتە خوارێ. لە ڕادەی دووەم 1 دانە پیتی س بوو، کەتە دەرەوەی کەوانەکەی هیچ نەماوە، بەڵام هیچ نەماوە 1 هەردەمینێتەوە، نابیتە 0، چونکە س دابەش س یەکسانە بە 1. ئێستا وەکو ئەوەی وایە دوو کەوانم هەبی، یەکەکیان تەنیا پیتی سە، یەکسانی دەکەم بە 0 یەکسەر، تەواو ئەوە ڕەگی یەکەم. کەوانەی دووەم س نێگەتیڤ 1 یەکسانە بە 0، دیسان
کەم یەکەکەی دەبە مەلای چەپ س یەکسانە بە یەک ئەوەش ڕەگی دووەمە. پرسیاری 11 بە هەمان شێوە پێویستە ئەمن کۆڵکەی هاوبەش ببینمەوە کە پیتی سئە کە کۆڵکەی هاوبەشم دیتەوە کەوانە چی دەکەمەوە یەکسانە بە سفر لە ڕادەی یەکەم یەک دانە پیتی سئمایەوە لە ڕادەی دووەم تەنیا ژمارە 11. ئەوجا ئێستا کەوانەی یەکەم یەکسەر یەکسانە بە سفر ئەوە ڕەگی یەکەم، کەوانەی دووەم یەکسان بە سفر و 11 کە دەچیتە لایەکەی دی یەکسانە بە نێگەتیڤ 11 ئەوەش ڕەگی دووەم. پرسیاری 12 دیسان کۆڵکەی هاوبەش دەبینمەوە لە مابینی ئەو دوو ڕادەی کە پیتی س لە ڕادەی یەکەم ماوە دوو دانە پیتی س لە ڕادەی دووەم مایەوە 5 پیتی س یەکسانە بە سفر یەکسەر ئەوجا کەوانەی دووەم دوو پیتی س کەم 5 یەکسانە بە سفر کەم 5ەکە دەستە لایەکەی دی دەبیتە پۆزیتیڤ هەردوو لا دابەشی دووی پیتی س یەکسانە بە 2.5 یان 5 دابەش 2 ئەوە ڕەگی دووەمە ئەوەش ڕەگی یەکەمە. ڕاهێنانی ئازاد هەر یەک لەم هاوکێشانە شیکار بکە بە بەکارهێنانی ڕەگی دووجا لەو جۆرەی زۆرم شیکار کردیە هەروە بە خێرایی لێرە ڕەگی دووجای هەردوو لای دەبینیەوە پیتەکە یەکسانە بە پۆزیتیڤ و نێگەتیڤ ژمارە 9. پرسیاری 15 ئەو کەم 16 دەچیتە لای چەپ دەبیتە کۆ 16 هەردوو لای هاوکێشەکە دابەشی 25 دەکرێ ئەوجا ڕەگەکەی دەبینینەوە. ئێستا ڕەگی هەردوو لای وەردەگرم ناوکەوانەکە یەک دانەی دەمینێتەوە و لای چەپ پۆزیتیڤ و نێگەتیڤ 16 لەژێر ڕەگی دووجا دەبیتە 4 25 لەژێر ڕەگی دووجا یەکسانە بە 5 ئێستا ئەو کەم دوو دابەش 5 دەبە مەلایەکەی دی یەکسان دەبی بە کۆ دوو دابەش 5. جاری یەکەم وەکو ئەوی وایە ئەو کەمەم نەبی هەردوو کەرتەکان کۆ دەکرێنەوە یەکسان دەبی بە 6 دابەش 5. جاری دووەم کەمەکەی بە تەنیا وەردەگرم بەڵام با جارێ کۆیەکەی وەرگرم 6 دابەش 5 ئەو دوایە ئەو 6 دابەش 5 چ لێ دەکەی دەیکەیە ژمارە چی کەردار بزانە وەکو ژمارەی دەینووسیان ئەوها دەیهێڵیەوە. جاری دووەم یان ڕەگی دووەم کەمەکەی وەردەگرم واتە کەم 4 دابەش 5 کۆ 2 دابەش 5 چونکە 4 دابەش 5 گەورەترە کەواتە هەمیشە هێمای ژمارە گەورەکەیە 4 دووی لێ بڕوە لێ دەرکردن دەبی هەرچەندە لێرە ئەو پۆزیتیڤە بەڵام لێ دەرکردنە چونکە یەکیان کۆیە یەکیان کەمە 4 کەم 2 یەکسان دەبی بە 2 دابەش 5 ئەوە ڕەگی دووەمە ئەوەش ڕەگی یەکەمە. پرسیاری 16 زۆر ئاسانە 81ەکە دەچیتە لایەکەی دی دەمینێتەوە پیتەکە بە تەنیا لەگەڵ ژمارە 4 هەردوو لا دابەشی 4 دەکەین ڕەنگە هەندێک کەس بچن بژمێری بینن هەشتاویەکی دابەشی 4 یەکسەر ڕەگی دووجالۆ هەردوو لای دەبینینەوە چونکە دووجای تەواومان هەیە هەشتاویەک دووجای تەواوە 4 دووجای تەواوە کاتە پیتەکە لەژێر ڕەگ لێرەش پۆزیتیڤەک و نێگەتیڤەک 9 دابەش 2 ئەوجا ئەو 9 دابەش 2 یانەوە دەیهێڵینەوە یان دەنووسین 4.5. پرسیاری 17 هەردوو لای دابەشی 9 دەکەین کەواتە 100 دابەش 9 یەکسانە بە پیتی نەتواندوو ڕەگی دووجای هەردوو لای پیتەکە بە تەنیا لەولایە لێرەش پۆزیتیڤەک و نێگەتیڤەک 100 لەژێر ڕەگی دووجا دەبیتە 10 9 لەژێر ڕەگی دووجا یەکسانە بە 3 ئەو دێش
دەتوانین بنووسین وەکو سێ فاریزە سێ یان هەر ئەوها بیهێڵینەوە یان بیکەینە ژمارەی کەرددار ئەوە دەهێڵمەوە لۆ خوێندکاران چونکە ئەمن زۆرم لەو بابەتانە چاک کردیە لەوانەکانی پێش ئەو وانەیە. پرسیاری 18 بە هەمان شێوە هەردوو لای هاوکێشەکە دابەشی 49 دەکەین. دەبیتە 4 دابەش 49 و پیتی نەتواندوو ڕەگەی دووزای هەردوو لای وەردەگرین یەکسانە بە 2 لێرە 7 لێرە پۆزیتیڤەک و نێگەتیڤە چیش چونکە 2 ڕەگ هەیە لۆ ئەو هاوکێشەی کە توانی 2. پرسیاری 19 لێرە چ دەکەین؟ ڕەنگە باشتر وابی ئەو هەموو ڕادەیەی بەیەکەوە چونکە نێگەتیڤی لە پێشە ببەینە لای دەستی چەپ. 121کە لێرە بمێنێتەوە ئەوە باشترە هەتا نێگەتیڤ نەبی. ئێستا هەردوو لا دابەشی ژمارە 4. ئێستا ڕەگی دووجا لۆ هەردوو لای هاوکێشەکە 121 لەژێر ڕەگی دووجا یەکسانە بە 11 4 لەژێر ڕەگی دووجا یەکسانە بە 2 بەڵام نابی لەبیرم بچی کە نێگەتیڤەک و پۆزیتیڤەک هەیە. ئەوجا ئێستا ئەو نیوەش دەگوازمەوە لای دەستی ڕاست دەبیتە نێگەتیڤ نیو کەواتە یەکەم جار بە پۆزیتیڤ 11 دابەشتووی وەرگرم لەگەڵ نێگەتیڤ نیوی جاری دووەم نێگەتیڤەکەی لێرە وەردەگرم. ئێستا چ دەکەم؟ دوو کەرتە یەکیان پۆزیتیڤە یەکیان نێگەتیڤە 11 دابەش 2 یان 1 دابەش 2 11 دابەش 2 گەورەترە کەواتە ئەنجامەکە پۆزیتیڤ دەردەچی ئەنجامەکە کۆی لە پێشە 11 یەکی لێ بڕوە 10 دابەش 2 10 دابەش 2 یەکسانە بە 5 کەواتە ڕەگی یەکەم یەکسانە بە 5. ڕەگی دووەم ئێستا ئەو نێگەتیڤەی وەردەگرم نێگەتیڤ 11 دابەش 2 خۆشم نێگەتیڤ نیوم هەیە چونکە هەردووچیان نێگەتیڤن هێمایەکە کەمە بەڵام ئیشەکە کۆکردنەوەیە 11 کۆ دەکەینەوە لەگەڵ 1 دەبیتە 12 دابەش 2 بەڵام نێگەتیڤ 12 دابەش 2 یەکسانە بە 6 کەواتە نێگەتیڤ 6 پیتین یەکسانە بە نێگەتیڤ 6 ئەوە ڕەگی دووەمە لێرەش ڕەگی یەکەم یەکسان بوو بە 5. هەریەک لەم هاوکێشانە شیکار بکە بە بەکارهێنان سیفەتی لێکدانی سفری لەو جۆرەم زۆر شیکار کردیە ڕەنگە هەروە تەماشایەکی بکەم لێرە ئەو کەوانەی یەکەم یەکسان دەکەی بە 0 دوایە کەم دووەکەی دەبێ لای دەستی چەپ دەبیتە کۆد و دوایە هەردوو لای دابەشی سەی دەکەی لێرەش تەنیا کۆیەکە کە دەچیتە لای چەپ دەبیتە کەم 1 کاتە زۆر ئاسانە لێرە کە ئەو کەوانە یەکسانە بە 0 پیتی یەکسان دەبی بە 5 چونکە 5ەکە دەستە لایەکە دی جاری دووەمیش یەکسان دەبی بە نێگەتیڤ 5. لێرە پرسیاری 22 پێویستە بە خۆم کۆڵکەی هاوبەش ببینمەوە کە پیتی سئە لە ڕادەی یەکەم دەمینێتەوە 7 لە ڕادەی دووەمیش دەمینێتەوە پیتی سئ. لێرە یەک لە کەوانەکان یەکسەر یەکسانە بە 0 کەوانەی دووەم 7 کەم یەکسانە بە 0 لێرە باشترا پیتەکەی ببە مەلایەکەی دی بە مەلای چەپ نەک 7ەکە کەواتە پیتەکە دەستە لای چەپ دەبیتە پۆزیتیڤ دەبیتە کۆ ڕەگی یەکەم 0 ڕەگی دووەمیش 7. پرسیاری 24 لێرە گرنگە کۆڵکەی هاوبەش ببینمەوە ئەو جارەی کۆڵکەی هاوبەش تەنیا پیتەکە نییە بەڵکو ژمارە 4ش هاوبەشە کەواتە 4 ئەو پیتە لە ڕادەی یەکەم دەمینێتەوە 3 تەنیا لە ڕادەی دووەمیش دەمینێتەوە پیتەکە.
ئەوجا ئێرە کەوانەی یەکەم یەکسان دەکەم بە 0، هەردوو لای دابەشی چاری دەکەم، پیتەکە دەبیتە 0 چونکە 0 دابەش چار هەر دەکا 0. ئەوە ڕێگی یەکەم. ڕێگی دووەمیش کەوانەی دووەم 3 کەم پیتەکە یەکسانە بە 0. ئەو جارەی دیسان ئەو پیتەی ببەمە لای دەستی چەپ هەتا ببیتە پۆزیتیڤ، 3 کە بمینێتەوە لێرە ئەوە زۆر ئاسانترە. کەواتە ڕێگی یەکەم 0، ڕێگی دووەمیش 3. پرسیاری 25 کۆڵکەی هاوبەش چەندە؟ 5 وە پیتی ساد. لە ڕادەی یەکەم 25 دابەش 5 و یەک دانە پیت مایەوە، لە ڕادەی دووەم 3 و هیچ پیت نەمایەوە یەکسانە بە 0. ئێستا کەوانەی یەکەم هەمووی یەکسانە بە 0، دابەشی 5 دەکەم هەردوو لە پیتەکە یەکسانە بە 0، ئەوە ڕێگی یەکەم. کەوانەی دووەم دیسان یەکسانی دەکەم بە 0، 3 یەکەی دەبمە لایەکەی دی دەبیتە نێگەتیڤ 3، هەردوو لای دابەشی 5 دەکەم، ڕێگی دووەم یەکسانە بە نێگەتیڤ 3 دابەش 5. 26 یاسای ب یەکسانە بە نێگەتیڤ 5 ک تواندوو کۆسی ک کۆ 5 بەرزی ب بە مەتر، کاتە ئەو ب پیتی ب واتە بەرزی بۆ تۆپێک لە هەوادا بەپێی کات، کاتەکەش ک کاتەکەش چرکەیە، بەرزیەکەش مەترە. ئەو کاتە ببینەوە کە بەرزی تۆپەکە تیایدا 5 مەتر بی، کەواتە دەچین لە جیاتی پیتی ب ژمارە 5 دادەنین. ئەگەر تەمەشاکەین کۆ 5 لە لای ڕاست کۆ 5 لە لای چەپ دەتوانین لایەن بین، چونکە هێمایەکە وەکو یەکە ژمارەکەش وەکو یەکە، هەردوو لای لایەن بین. لە لای ڕاست مایەوە 0، لە لای چەپیش مایەوە ئەو ڕادەکانی دیکە. ئێستا چ بکەین باشە؟ کۆڵکەی هاوبەش ببینینەوە لۆ لای دەستی چەپ کە ژمارە 5 لەگەڵ پیتی ک. لای چەپ گوتمان 5 پیتی ک دەینینە دەرەوەی کەوانە، لە ڕادەی یەکەم ماوە نێگەتیڤ پیتی ک کۆ 30 دابەش 5 6 دانە ک نەماوە. ئێستا چ دەکەین؟ وەکو ئەوی وایە دوو کەوانە بی، کەوانەی یەکەم یەکسان دەکەین بە 0، 5 ک یەکسانە بە 0، هەردوو لای دابەشی 5 دەکەین، 0 دابەش 5 0، پیتی ک یەکسانە بە 0، یەک لە ڕێگەکان 0. کەوانەی دووەم کەم پیتی ک کۆ 6 یەکسان بوو بە 0. ئێستا ئەو پیتەی دەبینە لای دەستی ڕاست دەبیتە کۆ دەبیتە پۆزیتیڤ، شەشەکەش دەمینێتەوە، ئەوەش ڕێگی دووەم. کەواتە کاتی کە بەرزیەکە 5 مەترە لە چرکەکە چەندە؟ چرکەکە 6 چرکێ. ڕاهێنان و جێبەجێکردن ژمارەی شیکارەکانی هەر هاوکێشەیەک دیاری بکە. لێرە پێویست ناکە شیکار بکەین، هاوکێشەکان تەنیا دیاری دەکەین ئایا چەند شیکار هەیە، چەند ڕەگ هەیە. لێرە پرسیاری 27 چونکە توانی دووە کەواتە دوو دانە ڕەگ هەیە، دوو شیکار هەیە. پرسیاری 28 چونکە لێرە دوو کەوانە هەیە هەردووچیان پیتی س لە کاتی لێکدان دەبیتە س تواندوو، کەواتە لێرەش دوو دانە ڕەگ هەیە یان دوو شیکار هەیە. پرسیاری 29 دیسان دوو شیکار هەیە. پرسیاری 30 چونکە توانی دووە کەواتە دوو شیکار هەیە. پرسیاری 31 دیسان دوو دانە شیکار هەیە، بەڵام پرسیاری 32 لێرە یەک دانە لێرەش دوو دانە کەواتە 3 ڕەگ هەیە، 3 شیکار هەیە. پرسیاری 33 نەخشەی یەکسانە ب یەکسانەوە دەبی هەڵک لێرە هەبی و هەموو یەکسانە نابی هەبی، تەنیا یەک دانە پێویستە هەبی. بەرزی تیرێک دەنوێنێ بە مەتر کە شێرزاد بۆ هەوا هەڵیدا کاتێک کات دەنوێنێ بە چرکە. ئەو پرسیارە تا ڕادەیەک گرنگە، ڕەنگە زۆریش ئاسان نەبی.
بەشی یەکەم بەرزی ئەو تیرە ببینەوە دوای یەک چرکە، واتە دەچین لە جیاتی پیتی ک ژمارە یەکی دەنووسین و هاوکێشەکەش شی کار دەکەین. ب یەکسانە بە کەم پێنج لێک درایە لەگەڵ یەک تواندوو لە جیاتی پیتی ک دەنووسم یەک. کۆ سی و یەک جاران یەک کۆ دوو. کەم پێنج جاران یەک تواندوو هەردەکا کەم پێنج. کۆ سی و یەک جاران یەک هەردەکا سی و یەک کۆ دوو. کەم پێنج با جارێک کەم پێنجەکە لەگەڵ کۆ دووەکەی چاکەم، کەم پێنج و کۆ دوو دەکا کەم سێ کۆ سی و یەک. کۆ سی و یەک و کەم سێش یەکسانە بە کەوابوو بەرزیەکە 28 مەترە. بەشی ب شێرزاد لە بەرزی چەند بوو کە تیرەکەی هەڵدا؟ ئەوەش زۆر گرنگە و پرسیارە، ڕەنگە زەحمەتیش بی. کە تیرەکەی هەڵدەدا هەمیشە لە دەستپێکی ئیشەکەی کاتەکە دەبی سفر بی. لە جیاتی پیتی ک بە خۆم دەبی بزانم سفری دانێم و سفریشم کە دانا سفر لە کاتی لێکدانی لەگەڵ هەر ژمارەیەک هەمووی دەبیتە سفر، کاتە ئێرە دەبتە سفر ئێرە دەبتە سفر، بەرزیەکە یەکسان دەبی بە دوو. وەڵامەکە لە بەرزی 2 مەترە کە تیرەکەی داوێ. پرسیاری ج کاتی پێویست چەندە بۆ گەڕانەوەی تیرەکە بۆ بەرزی 2 مەتر؟ بەرزی 2 مەتر کەواتە لە جیاتی پیتی ب دەنووسین 2. لێرە کۆ دوو لە ڕاست کۆ دوو لە چەپ دەبنە سفر. سفر کەم پێنج ک تواندوو کۆ سی و یەک پیتی ک. ئێستا لە لای چەپ هەوڵ دەدەم کۆڵکەی هاوبەش ببینمەوە کە پیتەکەیە لە ناو کەوانەی دەمێنێتەوە کەم پێنج یەک دانە لە پیتەکەی و ژمارە سی و یەک. کەوانەی یەکەم یەکسان دەکەم بە سفر کەواتە کاتەکە سفر کاتی یەکەم. کەوانەی دووەم کەم پێنج پیتی ک کۆ سی و یەک یەکسان بە سفر. لێرە باشتر وایە ئەو ڕادەی ببەمە لای دەستی ڕاست چونکە نێگەتیڤە هەتا ببیتە پۆزتیڤ لە لایەکەی دیکە. هەردوو لای هاوکێشەکە دابەش ژمارە 5 کاتەکە دەکاتە 31 دابەش 5 چرکە. ئەوجە کوو دەینووسم 6 چرکە و شتێک. 6 دەمێنێتەوە 1 لە 5. لێرەش دەنووسم چرکە. کەواتە کە تیرەکە دەگەڕێتەوە بەرزی 2 مەتر 6 و 1 لە 5 چرکەی پێدەچی. لێرە هاتمە کۆتایی لاپەڕان 98 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.